لەگەڵ ڕاگەیاندنی ئاگربەستی ئەمریکا و ئێران و ئیسرائیل بازاری خۆشمان جم و جوڵی تێکەوتووە و ئاسایی بوونەوەی خوێندنیش نزیکە. سڵاوتان لەبێت. ئاگر و بەڵای شار خەریکە لە کۆڵمان دەبێتەوە و ئیتر ئەم یەک دوو ڕۆژە هەم ئاسمان دەکرێتەوە و هەم فڕۆکەخانەکان دەکەونەوە کار. بە 39 ڕۆژ تەنیا لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی جەلال تاڵەبانی لە سلێمانی 458 گەشت هەڵوەشاونەتەوە. جا ئەوەی هەولێر زۆر لەوە زیاترە، بەڵام هێشتا ژمارەکە ڕانەگەندراوە. فڕۆکەخانەکانی خۆمان چاوەڕێی دەسەڵاتی فڕۆکەوانی عێراقی دەکەن و لێرە هەتا 72 کاتژمێری داهاتوو گەشتەکان دەست پێ دەکەنەوە. ئەحمەد هۆشیار بەڕێوەبەری فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر بە 964 وت هێشتا خشتەی گەشتەکان نەگەیشتووە و بڕیارەکە تازەیە، ئێمەش چاوەڕێین. هەرچەند سەعاتێکی کەم پێش ئەوەی شەڕەکە بوەستێت و دواهەمین زەبری درۆنەوەشێنەکان بۆ هەولێر بوو، بۆ شەشەم جار هێرشکرایە سەر گەڕەکی کارێزانی هەولێر. ئەمە گەڕەکێکە لەم سەر بۆ ئەو سەری هەمووی ماڵی سڤیلە و دانیشتوانەکەی دەڵێن بەهۆی ئەم هێرشانەوە ژیانیان لێچاڵ بووە. درۆنەکەی دوێنێ ڕێک دابووی لە ماڵێک لەو گەڕەکە و زیانی زۆری پێگەیاندووە. پامنێری 964 لەوێ بوو دەیوت کەم ماڵ هەیە زیانی پێنەگەیشت بێت. سلمان ئیسماعیل دانیشتوێکی گەڕەکەکەی و دەیوت هەرچی شوشەی خانووەکەمەوە شکاون و هەتا ئێستا چاکم نەکردوتەوە لە ترسی ئەوەی نەوەک جارێکی تر هێرش بکەن. وەستانی شەڕەکە یەکسەر بە بازاری خۆمانەوە دیار بوو. ئەمڕۆ پامنێرانی 964 چوونە ناو بازار لە هەولێر و سلێمانی و هەڵەبجە و باقی ناوچەکانی تر دەیانوت جموجوڵ لە ڕۆژانی دیکە زیاتر بووە. لە ناو بازاری هەولێر چەند کەسێک قسەیان بۆ مایکی 964 کرد، هەر هەموو لەسەر ئەوە کۆک بوون کە وەستانی ئەم شەڕە لە قاسانجی کووردا. یەکێک لە قسەکەرەکان دەیوت هەر ئەمڕۆ یەکسەر بازار بوژاوەتەوە. یەکێکی دیکەیان دەیوت زۆرم پێخۆشە شەڕەکە وەستاوە، خەڵک ماڵی وێران بووە ئەوەندە درۆن و ساروخ لەیداین. هەرچەندە هیچ ڕاگەندراوێکی ڕسمی نییە، بەڵام بە قسەی خەڵکی ناو بازار هەندێک لەو شمەک و پێداویستیانی گران بوون و مەزەندە دەکرێت ئەم یەک دوو هەفتەیە بێنەوە باری ئاسایی خۆیان. ئاماژەکان بۆ دەچن ڕۆژی یەکشەمەی داهاتوو دەوامی خوێندن لە هەموو ناوەندەکانی خوێندن و زانکۆ و پەیمانگاکان ئاسایی ببێتەوە. هێشتا هیچ کام لە وەزارەتەکانی پەروەردە و خوێندنی باڵا بڕیاریان نەداوە، بەڵام 964 زانیاری دەستکەوتووە کە هەردوو وەزارەتەکە دۆخەکە هەڵدەسەنگێن و بە زووترین کات ئاسایی بوونەوەی دۆخی خوێندن ڕادەگەێنن کە بە ئەگەری هەرە زۆرەوە ڕۆژی یەکشەمەی 12 نیسان دەبێت. کۆتا ڕۆژی مانگی ڕابردوو لەبەر ئەم وەزعە هەردوو وەزارەتەکە بڕیاریاندا هەتا کاتێکی نادیار پرۆسەی خوێندن بکرێتە ئۆنلاین و دیجیتاڵی. لەگەڵ دەستپێکردنی ئاگربەستی دوو هەفتەیەکە ئیتر دۆخەکە ئاسایی دەبێتەوە. بەڵێ بەڕێزان سەرنجتان بۆ هەواڵێکی تر ڕاکێشم لە ماپەڕی 964 دوێنێ تەندروستی سلێمانی بڵاوی کردەوە کە نەخۆشیەک بڵاو بۆتەوە، ئەویش کرمی جگەرە و هۆکاری ئەم نەخۆشیە ئەو سەوزانەیە کە ڕێگیان لە ئاوایە و باسی لەوەش کردکە ئەم نەخۆشیە زیاتر ئەوانەی کە تووشی بوون خەڵکی هەڵەبجە و دەبەری ڕاپەڕینن، بەڵام هەر ئەمڕۆ لە هەڵەبجە لیژنێک پێکێنران نێرایە ناو بازار بۆ ئەو کەسانی کە سەوزە دەفرۆشن و ئاگادارکرانەوە لە ئەوەی کە نابێت بە هیچ جۆرێک ئەو سەوزانە بفرۆشن کە ڕێگەکانیان لە ئاوە وەکو کوزەڵە و دوو جۆر دیکەی سەوزەیە ئەویش بوونگە و بەنۆڵەیە و تەندروستی هەڵەبجە باز لەوە دەکات تەنها 3 کەس لەوانەی کە تووشی ئەو نەخۆشیە بوون کرمیجگەر خەڵکی هەڵەبجەن و ئەم بڕیارە تا ئەو کاتەیە کە نەخۆشیەکە چارەسەرەکرێت و کۆنتڕۆڵەکرێت و لەناو دەبرێت. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد.